الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم لا تجعلنا مع القوم الفاسقين واجعلنا من عبادك الصالحين الفائزين برحمتك يا أرحم الراحمين. اللهم وفقنا لما تحبه وترضاه، اللهم وفقنا لما تحبه وترضاه، اللهم وفقنا لما تحبه وترضاه. اللهم ارزقنا الإخلاص، اللهم ارزقنا الإخلاص يا رب العالمين، اللهم ارزقنا الإخلاص. أعزائنا خۆشەویستانم، سلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت. وجارێکتر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست گەیشتمەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی زۆر تایبەت، زۆر گرنگ، زۆر پڕ ئەهەمیەت، کاویش باسی نوێژ و خشوع لە نوێژ و چۆن لەوە دەربچین کە نوێژەکانمان توخنی ڕۆتینیاتی ژیان نەکەوێ، نەبێتە ڕۆتین وەکەوەی کە ئاوە خۆین، نەبێتە ڕۆتین وەکەوەی کە نانە خۆین، چکە زۆر گرنگترە لەوانە. نەبێتە ڕۆتین وەکو ئەوەی کە مامەڵە لەگەڵ دایک و باوک و خزم و کەس و کارەکانمانەکەین. نەبێتە ڕۆتین وەکو ئەوەی کە مرۆڤین و بەسەر زەوی ئاڕۆین. لە هیچ یەکێک لەمانە ناچێ نوێژ، نابێت لەمانە بچێت. نوێژ ئەو ئەمانەتە قورس و گەورەیە کە خوای گەورە خستێ سەر شانی مرۆڤ، سەر شانی ئێمەی ئینسان، کە پەیوەندی بە ڕەب العالەمینێکەوە بکەین کە زاتی ئەحەد و واحیدە و ئەو زاتێکە ڕێیاوە ئێمە سوژدەی بۆ بەرین، ڕێیاوە ئەو مەقامە گەورەی پێبەخشیون کە لە خزمەتیابین. لەبەرەوە بە گرنگی نوێژ و خشوع لە نوێژ و ئەم عیبادەتە جوانە کە 5 فەرزە ئیزنی ئێمەی ئومەتی ئیسلام و هەموو مرۆڤایەتیاوە کە سوژدەی بۆ بین، با بەجوانی و بەڕاستی و بەپاکی سوژدەی بۆ بین. با نوێژێک نەکەین کە نوێژی نیفاق بێت. نوێژی نیفاق ئەوەیە کە جەستەمان، ینی نوێژی منافقانە بێت و لە ڕووی جنابتان جەستەمان خشوعی تیا بێت، ملمان لارکەینەوە، قاچمان وا لێ بکەین، دەستمان وا لێ بکەین، بەس دڵمان هیچ ڕەبتی بە نوێژەوە نەبێت. ئەوە نوێژی منافقانەیە پەنا بەخوا. خوای گەورە و دڵەمان بات یا ڕەب العالەمین کە نوێژێ بکەین خۆی لێمان ڕازی بێت، کە فریامان بکەوێت لە ناو گۆڕەکان، کە لە ڕۆژی قیامەتا فریامان بکەوێت، کە ئەو نوێژە بێ پێی ڕازیە. اللهم ئامین ئامین یا مجیب السائلین. فەرمونە ئەڵقەی ئەم جارە. گەورەترین هۆکار بۆ سڕینەوەی گوناهەکان و بەرزبوونەوەی بەندە و گەیشتن بە مەقامە بەرزەکانی لای خوددا نوێژە. أعوذ بالله من الشيطان الرجيم. إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر. أم لقاي روجانيا تازەکردنەوەی پەیمانە قەدیمیەکەیە لە خزمەت پەروەردگارە. حەزرەتی عومەری فاروقە فەرمێت گرنگترین کارێکە ئەنجامی بدەن نوێژەکانتانە، ئەوەی بیپارێزێت و باش بیخوێنێت، ئەوە دینی خۆی پاراستووە. ئەوەی فرامۆشی بکات و زایەی نوێش بکە، شتانی تر زیاتر زایە دەکات. حوذەیفەی کوڕی یەمان فەرمووی یەکەم شتێک کە وونی دەکەن لە دین و دینداریتان گردنکەچی و خشوعی ناو نوێژە. پاراوی نوێژ بە ئاگابوونی دڵە لە خزمەت حەق تەعالایە. ڕەنگە کەسێک نوێژخێن بێت و هیچ خێریکی تێدا نەبێت، نزیکە بچیتە مزگەوتێکەوە و لە نوێژی جەماعەتێکە کەسێکی خاشع نەبینیت. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت هەچ موسڵمانێک دەستنوێژێکی باش بگرێت و لە دواییە 2 ڕکەعەت نوێژ بە دڵ بکات و ڕووی لە ڕۆحی نوێژەکەی بێت، بەهەشتی دەستخۆی خستووە. دەبێت کاریگەری سوژدە قورسەکانی ئیماندار خشوع و گردنکەچی بێت. شێخ حەسەنی بەسری دەفەرمێت هەچ نوێژێک دڵتیایە غایب بێت لە سزا ئەوە نزیکترە نەک پاداشت. ئیمامی عەلی کوڕی ئەبی تاڵیب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت کە نوێژیە کرد ڕەنگی تێکەچوو، دەی فەرموو کاتی ئەو ئەمانەتە هاتووە کە سپێرە بە ئاسمانەکان و زەوی نەیان توانی هەڵی بگرن. سعیدی کوڕی جوبەیر دەفەرمێت 40 دانە ساڵە
لە نوێژەکانمە نازانم کێ لە لای ڕاست و چەپمەوە نوێژەکات. کاتێک کە بیستم لە عەبدوڵڵای کوڕی عەباس خوای لە ڕازی بێ فەرمووی لە خوشوع و یەکلابوونەوە بۆ نوێژ ئەوەیە کە نەزانی لای ڕاست و چەپت کێ نوێژەکە، تەنها نوێژ بناسیت. فرمودەی حەزرەتی ڕەسوڵ اللهە صلی الله عليه وسلم یەکەم شت کە هەڵ ئەگیرێت خوشوع و گردنکەچی ناو نوێژە. خۆشەویستانم لە میانەی ئەو چاوپێکەوتنانەی کە بۆ ئەم بەرنامەیە ئەنجامماندا ئەچینە خزمەت جەنابی بەڕێز دکتۆر عەدنان هەورامانی کە جەنابیان بانگخوازێک و مامۆسای زانکۆن و پێمان خۆش بوو ئەو پرسیارە ڕاستەی جەنابیان بکەین کە ئایا بۆ ئێمە نوێژەکانمان زۆری کێبێتە ڕۆتین، یعنی ڕۆحیەتی نوێژ، ناوەڕۆکی نوێژ ونە لە ژیانی ڕۆژانەمانە بەگشتی بۆ گرنگی زۆر نادین بە خوشوع و گردنکەچی لە نوێژە. چی بکەین بۆ ئەوەی کە گردنکەچی و خوشوعمان بۆ دروست بێتەوە؟ چۆن ئەهەمیەتی نوێژ لە شوێنی خۆیان ڕابگرین؟ مامۆستاگیان بەخێر بنیاخوا. بسم الله الرحمن الرحیم. خۆشحاڵم ئەم جارش بە خزمەتتان ئەگەمەوە کاک شێخگیان. بابەتی خوشوع لە نوێژە دەزانی من وەکو چی ئەیبێنم؟ کاتێک کە یاریەکی مۆندیال ئەکرێ، ئەم یاریە ئەگەر یاریەکی تۆکمە و باش بێت ئەبێ یاریزانەکان پێشوەختە کۆمەڵە شتیان کردێت، چکە یەکسەر داخڵ بە یاریەکە نابن. نەرمی جەستە، گەرمی دەستە، کۆمەڵێ ڕاهێنان و تەمرین، حتا هەندێک جار خۆشۆردنیشی تێکەوێت. یعنی کۆمەڵە زەمینە سازی ئەکەن بۆ ئەوەی کە ئەچنە یاریەکەوە لەشیان ئامادە بێ بۆ ئەم یاریە، وایە؟ چکە ئەگەر لە پڕێکا دەستکەن بەو یاریە کۆمەڵێ پێشەکی هەیە ئەنجامیان نەدا بێ سەرکەوتو نابن. بۆ یاریەکی سەرکەوتوو بێت ئەبێت جەوێک بۆ خۆی دروست کات، جەوێکی پێشوەختە بۆ ئەو یاریە. جەماوەسا خەڵکێک چاوەڕوانیەوە کە خەڵکێکی زۆر ئەیبینێت. بالضبط. ئێمە کێمان ئەمەوێ ئەم نمونە ژیریە بگوازمەوە بۆ بابەتی نوێژ. کاک شێخ تۆ لە من تەجربە و زیاترە. نوێژێک کە پێش بانگ ئەچی بۆ مزگەوت، کە بانگەیە لە مزگەوتی وەڵامی بانگەکە ئەیەیتەوە و پێش نوێژەکە سونەتەکان ئەنجامە دەیت، دڵنیا بە ئەو نوێژەت هەم لە ڕووی چێژی ڕۆحیەوە و لە ڕووی لەشسووکی و بارسووکی جەستەتەوە فەرقی زۆرترە لەو نوێژەی کە لە ڕکعاتی دووەم و سێم ئافریا ئەکەویت. ئەمە بیگوازەرەوە بۆ هەموو ئەو نوێژانی تر کە ئێمە نوێژی ئەمڕۆمان بۆتە ئیشی سانەویمان، بۆیە ڕۆتینیان لە نوێژەکەمانە هەیە. کا شێخ سادەترین نمونەوە پێ بڵێم، تۆ ئەزانی نوێژ هەموو ئەحکامە فقهیەکان، شەرائعەکانی شەریعەتی ئیسلام لەسەر زەویە لە ڕێی جبریلەوە هاتنە سەر زەوی بۆ پەیامبەری ئیسلام، تاکە شتێک کە لەو دی سدرەت المونتەهاوە بۆ سەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هات، ئەو شوێنەی تەنانەت جبریلیش فەرمووی لەو اختەرەقت و احتەرەقت، ئەگەر ئەم سنوورە ببەرزێنم هەپڕون بە هەپڕونە بم ئەسووتێم. نوێژ لە میعراجە لەوێ فەرز کرا، ئەوەنە نوێژ گەورەیە. کاک شێخ نوێژێک بەس پێشەکیەکەی ئەڵم، نوێژ بەجێ ئەڵم بۆ بینەری ئازیز، بەس دەست نوێژەکەی ئەزانی لە سارای مەحشەرە لە زیینوبوونەوەی حەزرەتی ئادەم تا ڕۆژی دوایی هەموو مرۆڤەکان زیینوو بوونەتەوە، کەس بە کەسە، دنیایەکی ناڕەحەت، هەر هەمویان سەرقاڵن. لەو بەرەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ یارانی ئەگەڕن بە دوای کەسانێکە کە ئەتر بیان بن بۆ بەهەشت. ئەزانی کۆدی من و تۆ، جیابوونەوەی من و تۆ، ناسینەوەی من و تۆ غوڕەن محەجەلینی دەستنوێژەکەیە، وایە؟ بەو دەستنوێژەیە دەیت بە ئەمە دەستنوێژەکە بێ ئاوا نورانیت کا لە دوورەوە پێغەمبەری صلی الله علیه وسلم یارانی بدناسنەوە، ئەبێ نوێژەکە خۆی چپ لەو پایەکی بێ لای خوای پەروەردگار. ئەزانی لە هەندێک تەفسیرە شتێکم بەرچاو کەوتووە، کاتێک کە سوورەتی مؤمنون دائەبەسێت، قد أفلح المؤمنون، پاشان ئەفەرمێ الذين هم في صلاتهم خاشعون. خوای پەروەردگار کاتێک کە بەهەشتی جەنات العەدنی دروست کردووە، بە بەهەشتی فەرموو ئەنطیقی، ئادێ وەرە گۆ دەستکە بە قسە ئەی بەهەشت. بەهەشت کە جوانی خۆی ئەبینێ ئەم هەموو ناز و نیعمەتە یەکسەر ئەمە ئەڵێ قد أفلح المؤمنون، بردیانەوە ئیمانداران، چکە بەو ئیمانەی کە یەکێک لە مەرجەکانی فڕێدانی ڕۆتینەیە بەوەی الذين هم في صلاتهم خاشعون، بەهەشت کە هاتە گۆ ئەم قسەی وت.
بۆ ئەوەی کە بگەیتە ئەم چێژە ڕۆحیە تۆ هەستەکەی کاتێکە نوێژەکەی کاتێکە ئەڵێی ئەلحەمدولله رب العالمین خوای پەروەردگار لە حەوت طەبەقەی ئاسمان بە مەلایکەکانە فەرمێ حەمیدەنی عەبدی بەندەکەم سوپاس مەکە یعنی من گوێم لێ ئێوەش گوێتان لێبێ ئەم ئیحساسە ڕۆحی بۆ خۆ دروستکەی کە من ئەڵێم ئەلحەمدولله رب العالمین پەروەرێنی بەحەق گوێی لە سوپاسەکەی منە مەجەدەنی عەبدی قەسەمت الصلاة بینی وبین عەبدی ئەم حاڵەتە ڕۆحیە سوور ئەزانی خوای پەروەردگار ئێستا ئاگای لە مناجاتی تۆیە بەم پێشێکیە جوانانە دەموچاوی تۆ نورانی ئەکا ئەو نورەی کە وازت لێ ناهێنێ یەسعا بەینە ئەیدیهم وبئەیمانهم هەر لەبەر ئەوەیە شەیتان تاکە شتێک کە ئیشی لەسەرکە ئەوەیە لە چەپ و لە ڕاستەوە لە پێش و لە دواتەوە یەت بۆت بۆ ئەوەی ختوڕەت بۆ دروستکە ئەم نوێژت کاتە نوێژێکی خەیاڵاوی بۆچی نوێژەکانمان ڕۆحی تیانی ینی جاروایە بە پەلەمە 2 دقە نوێژەکەین و ئیتر چێژێکی لێ نابینین تۆ هۆکارەکەی بۆ چی کردو کە زۆر ڕۆتین ڕاهاتوین لەگەڵ نوێژایانی بە قوڵی نوێژ ناکەین لە خزمەت خوایەکە کە ئیزنیاوین لە خزمەت یاری دروستە ئەو نوێژەی کە ئەیکەی ئەبێ ئەحسایی بێ ئیناخی خۆت بێ خۆی عیبادەت خۆراکی ڕۆحە تەبعەن ئەوەی ئەیکا هەنێکیان سیر ئەەکەی لەبەر ئەوەی کێشە و گیر و گرفتی سەردەم مەشغوڵی کردووە ناتوانێت نوێژەکەەوە خۆی بگەێنێ بەڵام ئەوان هەشن نوێژ ئەکەن یعنی ساغ بوونەتەوە بۆ خوای گەورە و بە ڕۆحێکی جوانەوە نوێژەکەن ئەوانە شەیە بەڵام خەڵکی ئەم سەردەما حساب کە سیرەکەی ئولفەتێکی پێوە گرتووە بەعزێکیان ڕاهاتووە خویەکی پێوە گرتووە ئەبێ نوێژەکە بکە نازانێ بۆچی ئەیکا یعنی نازانێت نوێژەکە جار هێدایەتەوە بە سەریحی ئیتر بەعزە ئیمامێکە فەرموو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ وەکو مریشک دەنوگایە لە عەرز بە پەلەوە ئەیکاتەوە ئیتر ئەمە نابێ ئەمە شیاو نییە و نابێت لە دینا جایز نییە بەڵام هەر عیبادەتێککردن مەسەلەی نوێژنا ئەبێ بە ڕوحەوە یعنی بە شێوازێکی وابیکەی وەبزانی قیبلە لە بەردەمتە ئیتر مەترێ 2 مەتر دوورە یعنی بەم شێوازەوە ئەبێ ئەمە ئاوا بێ عیبادەت تۆ نوێژە کردووە کە زۆر لەزەتی لێ بینی چێژی لێ بینی دەدڵتا بە تەئکید کاتێک کە تۆ سوژدە ئەبەی ئیتر ئەمە سپاسی خواکەی کە مەجار ئەم سوژدەیەت بردووە ئەمە جارێ ئەو ئیتر دووەم ئەوەی ئارامی ئەوەی کە سوژدەکەت پێت ئەبەخش ینی ئەوەی ئارامیەکی تایە وەکو خۆراکێکی ڕۆحوایە ینی لەوە شتێکی زۆر جوانە سەیرەکەی چێژێکی زۆر جوانی لێوەرەگری جارێ ئەوە مەسەلەی شەو نوێش ئیتر ئەم شتانەی کە بازەکرێن تۆ حساب کە ئێستا ئەگەر مەجال هەبێ نمونەیەکە بۆی هێنوانێ باشە ساغبەربووی ئەڵێ کوڕێک حەز لە ئافرەتێکەکە باشە کە حەز لە ئافرەتێکەکە ئەڵێ ئەو ئافرەتە و بێ ئەو ناژیم بەرحاڵ دایکی ئێسێتە داوای ئەڵێ شتێکی وا هەیە ئەڵێ گوێ بگرێ ئەڵێ ئەڵێ ئەگەر ئەو منی ئەوێ من داواکاریەکم دێ ئەڵێ چییە ئەڵێ چل شەو نوێژ بکات چل شەو نوێژ بکا بێ ئەوەی دڵی لای من بێت یعنی بزانە خولاسە بۆ خوا بێت کاتێک کە ئەم نوێژەکان ئەنجام ئەیە چل شەوەکە و تەواو ئەبێت و درێغی تیاناکە دایکی لێ پرسێتەوە ئەڵێ بڕۆمە بۆ لای ئافرەتەکە نەخێر ئەڵێ بۆ ئەڵێ لەبەرەوەی من تەواو ئیتر بەس خوام بەسە تۆ بێ بیر لەوەکەیتەوە ڕۆژی 5 جار خوای گەورە بە 7 طەبەقەی ئاسمان وەوانی تۆ کە تۆ جوابی نادەیتەوە یاخود جوابی دەیتەوە بە ساردی تۆ بیکەوە لە ماڵەوە کە برا گەورەکەت بانک دەکات سەر هەڵەستی یا باوکت تۆ خوای گەورە بۆ 7 ینی شەرمێکی ئەوێت تۆ جوابی نەدێت و یا بە ساری جوای بێت جواترین شتی نوێژیش بەڕای من ئەوەیە لەم سەردەمەیە کە تۆ پڕ بەدنیا هاوارێکی کە گوێت لێ ناگرێ تۆ بە ناخی عەرزە قسە لەگە خوای گەورەکەی بە هێواشی ئەو لە 7 طەبەقە جووی لێ و جوابیش دەداتەوە یعنی تۆ زۆر لەسەر خۆی کەس جووی لێ نییە گە نوێژەکەی بەڵام ئەو لە 7 طەبەقەوە جووی لە تۆیە جووی لە ناو دڵتا بەڕاستی ترە بێ هەمومان هەوڵ بین لەم هەموو جێژاوە ڕووبکەینەوە ئەو لە هەموو شتێ باشترە گوێگری هەمووانە چ نوێژێک کاکە ڕابەر لە 5 فەرزەکەیە زیاتر دڵ ئارام دەکات یعنی زیاتر کەشێکی معنەوی خۆشە بۆ دروستەکە هەستەکەی بە معنای کەریمە نوێژەکەیت وڵاهی خۆ ئەو لەوانەیە بۆ هەر کەسەوە بۆ خۆی بگۆڕێ بەس بۆ من نوێژبایە لەوانەیە زۆر
کەم تەرخەمیشمان هەبێ بەڵام ئەو کاتێک کە نوێژی بەیانەیەکە مەسەکەم زۆر مرتاح کۆمەڵێ مەسلەی زۆر گرنگ هەیە لە ناو نوێژە کە بێ گرنگی پێ بدەین. یەکێک لەو خاڵانە ئەوەیە کە هاتیتە ناو دەرگای نوێژ، هاتیتە ناو مزگەوت، بە تایبەتی کە وتی ئەڵڵاه ئەکبەر، هەرچی کێشە و مشکلەکانت هەیە هەمووی بەجێ بێڵە. چکە تۆ هاتووی مشکلەکانی قیامەتێک کە چەند فراوان و گەورەیە ئەبەدەل ئابیدین لە قیامەت ئامێنیتەوە. لە ناو نوێژە خۆی گەورە بۆت ئاسانە کە حەلیەکە. تۆ هاتووی ئەوێت ڕزگارکەی، وەختی ئەوێت ڕزگار ببێ ئێرەی دنیا زۆر بچووکە. قەد ئەفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون. وەختێ تۆ بە خشوعەوە نوێژەکەی چارەسەری هەرە گەورەی کێشە گەورەکانی قیامەت دەکەیت. خۆی گەورە بۆت ئاسانەکە. چکە گەر نوێژنەکەین کەڵکی هیچ شتێکمان نییە، کەڵکمان نییە، نەبووە دنیا نەبوو قیامەت. ئەو حەبلە بەتینەی کە لە بینی ئێمە و ئیمانداریە هەیە نوێژە کە پچڕاندێ پسانێ بڕیت نامێنێ، ئەو پەیوەندیە نامێنێت. زۆر زەرورە کە فەهمی ئەو ئایەت و ئەو دوعا و زیکرانەی ناو نوێژ بکەین کە تۆ سوورەتی فاتحە خوێنی. الرحمن الرحیم مالک یوم الدین، ئەو زاتەی کە بەڕەحمە بە بەزەیە تۆ ڕۆژی حەڤە جار بەلای کەمەوە ئەم ئاەتە ئەخوێنی، ئەم چەند ئاەتی سوورەتی فاتحە ئەخوێنی. الرحمن الرحیم، خوایە کە بەڕەحمە بە بەزەیە میهرەبانە، ڕەحمانە و ڕەحیمە، هەر ئەوە مالیکی یەومی الدینە. لەبەرەوە لە ناو نوێژە فێرە بی کە خوا بەڕەحمە بە بەزەیە میهرەبانە لەگەڵمانە. لە ناو نوێژە خوای گەورە پێتەڵێت ئەی عەبدەکەم تۆ ڕووبکەرە من، تۆ لەگەڵ منا مناجات بکە، تۆ لە خزمەتی منا بە، من هەموو کێشە و مشکلەکانی دنیا و قیامەتی بۆ حەلەکەم. ئەگەر نوێژنەکەین کەڵکمان نییە. اینجا نوێژ هەدیەیە کە دیاریە کە تۆ پێشکەشیەکەی بە پەروەردگار ئەینەری بە خوای گەورە. خوا حەیف نی ئێمە شتی کاڵ و کرچ، شتی بچووک، شتی بێماهیەت و بێقورسایی بنێرین بە خوای گەورە. خوایەک ئەبەدەل ئابیدین هەر بۆ ئەبەدەل ئابیدینە بێت، یعنی هەزاران هەزاران ملیارەها 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 ساڵ پێش ئێستا خوای گەورە هەر هەبووە، ملیارەها 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 ساڵی تر هەر ئەبێت. نە مردنی بەسەرایە، نەتیاچوونی بەسەرایە، تۆ ئەو خوایە پەرستی. باشترین نوێژێک کە ئینسان لە خزمەت خوایە بیکە نوێژی مسلمانەتی و ئیمانداری و لە شریعەتی ئیسلامە هاتووە. یعنی ئیسە دینەکانی تر، ئاینەکانی تر، ئاینە ئەرزیەکان ڕەنگە نەوعێک لە ڕەبت دروستکەن بیانەوێت، یا لە ڕێی فەلسەفەوە تۆ بتەوێت خوا بناسی، خوا بپەرستی. ئەقرب ڕێگە، ئەقرب نزیکترین ڕێگە بۆ ناسینی خوا، بۆ خۆشەویستی خوا، بۆ ئەوەی خوا توی خۆش بێ، ئەو نوێژەیە کە لە شریعەتی ئیسلامە بە محەممەد الموستەفا بە هەدیە لە ئاسمانەوە پێشکەش بە پێغەمبەری خوا کراوە صلی الله عليه وسلم بۆ ئومەتەکەی. کاکشەرگیان بۆ ئێمە لەم ڕۆتیناتە ڕزگارمان بێت، نوێژێک بێت چێژی لێ ببینین تکا ئەەکەم ئەی بینەری ئازیز، بۆ ئەم احساسە بۆ تۆ دروست بێت تکایە نوێژ مەکەرە ئیشی دووەمت، بە ئیش بڵێ نوێژم هەیە، بە نوێژ مەڵە ئیشم هەیە. عند دخولك الصلاة اقطع كل الصلات، چکە میعراجی مؤمنە تاکە فەریزەیەکە کە هیچ کاتێک قەتعی نییە، هەموو کاتێک توانێ بیکەی، لە جەنگای بە نەخۆشیەوەی تەنان بەس چاویشی ئیشکا ئەبێ نوێشکەی بۆتەکەن ئەمری بۆتەکەن. کاکشێخ تاکە شتێکە حەزرەتی عیسا ئەگەیەتە ئاسێک کە هەمویان سەرسامە بن، یەکەم شتێکەیەتە گۆیا و هەمویان سەرسامە بن، ئەم مناڵە چۆن قسەکە ئەزانی ئەڵێ چی؟ وأوصاني بالصلاة والزكاة ماچی ما دمت حيا، پەروەرێنی بە حەقم کە ئێستا زمانی پژانم قسەکەم کە کاتی زمان پژانم نییە. یەکەمین وەسیەتێکە بۆی گرتووم وەسیەتی تەواوی پیاوچاکانە تا ڕۆژی کۆتاییش هەتا ژیانم تیابێ. وأوصاني بالصلاة. ئێستش نوێژەکە تەنانەت حەزرەتی موساش لە قەبرەکەیان نوێژی خۆی ئەکات. مەبەستم ئەوەیە مامۆستا شێخ فاتحگیان، ئەبێ بەم ڕۆحێتەوە بۆ نوێژ بڕوانین، هەموو حرەکات و سەکەناتێکی خوای پەروەردگار ئاگای لێتە. تەنانەت ئیمامی ئیبن قەییم ئەفەرمێ هەندێک جار لەسەر نوێش
بەڵێ لە ڕووی ئەحکامە فقهیەکانەوە فەریزەکەت لە کۆڵەکەوێ بەڵام زۆر جاری وا هەیە لە باتیوی دەرەجەی لەسەر وەرەگرین سزای لەسەر وەرەگرین چونکە ئەو نوێژە نییە مەگەر نمرەی نوێژەکان لەسەر ماعاقەلەهو نییە لەسەر ئەو ژیریەتی کە ئاگای لە نوێژە بڵێ لە ئەحکامی فقهیا باس و خواستیەوە هەیە ئەگەر گومانت هەبوو 3 ڕکعات کردو یا 4 کردووە ئیستصحاب بە ئەسڵ کە ڕکعاتی کەمتریان کە بەڵام بۆ ئەهلی ئیمان بۆ ئیماندارانی پەیامدار کەم ئەم خوتورەت و خەیاڵاتیان بۆ دوورسە بێ تا ئیستصحاب بە ئەسڵکەن و نەزانن چیان وتۆ ئەمەش بەچی ئەبێ بەو مبارەیاتی کە پێم وتی بەو جەوە ڕۆحی کە پێشکی دروستیەکەی لەبەرەوە خۆشەویستانم دووبارەی ئەەکەمەوە بێنەرە پێشاوی خۆت کاتێک کە ئەچی بۆ نوێش تۆ لە ڕێگای کە بانگە فەرمێ پێغەمبەری خۆسم ئەفەرمێ لە تەفسیری ابن کەسیر ئەفەرمێ ئەوانەی کە جوابی بانگە دەنەوە هەموو ئەوانن کە لە ڕۆژی لە مردنە لە قەبرەکە یا جوابی مەلایکە بە ئیستراحەت دەێنەوە کەچی زۆر ئیماندارمانەیە ئەچێ بۆ نوێژیش بەڵام کا خەیاڵی ڕۆ جوابی بانگەکە نایەتەوە بێنەر پێشاوی خۆت کاتێک کە بانگ تەواوە بێ پێغەمبەری خۆسم ئەفەرمێ حلت له شەفاعەتی بەس بەوەی کە ئەڵێ اللهم رب هذه شفاعتي پێغەمبەری خۆسم سەگۆرەکەی بۆ خۆت بەڵام ئەمە ئەڵێم تەنها ئەم کەلیمەیە اللهم رب هذه الدعوة التامة يعني چی يعني ئەی پەروەرێنێک بانگێژنامەیەکی تەواوت بۆ من ناردووە رب هذه الدعوة التامة تۆ بانگێژنامەی منت کردووە پێغەمبەری خوا سڵ کاتێک کە لە تائیف ئازاری ئەدەن جبریل فەرمێ بێتاقەت مەبە حەزەکەی تەنها ئیشارەتێ بۆ ئەو کێوە بکە کە ئیشارەت بۆ کێوەکە ئەکا دارێک لێ بنایەتە دەرەوە بە دەمار و ڕێخەکانیەوە یەتە خزمەتی پێغەمبەری خوا سڵ سەلەم هەموو دارەکان شایانی ئەوە نەبوون بێنە خزمەتی پێغەمبەری خوا ئەم دارە شایانی ئەو ئیشارەتەیە ئێمە ومانانیش کە ئەچین بەرە ئەو بانگاوازە ئەوە خوا بەسەری کردوینەتەوە هەموو کەس ئەهلی ئەوە نییە بانگێژنامەیە قبوڵیکا ڕۆحێتەوە ئەهلی ئیحساس دەبێت کە تۆ ئەچی ئەبیتە میوانی پەروەرێنی بە حەق میوانی بانگێژنامەی داوای تامەی ئەبە ڕۆحێتەوە کە ئەچی کە داخڵ بە مزگەوتە بی هەر بە داخڵبوونت هەدیەک پێشکەشی پەروەردگارەکەی کە لە کوردواری خۆمانە پێوترێ چی تحیەت المەسجد کە ئەوەی کەلایەنە تۆ یەک خەڵاتێک کەسێک خەڵاتێک دەکات تا مردنە بەرچاوتە ئەم تحیەت المەسجدەی کە پێشکەشی خۆی پەروەردگاریەکەی قبلی خوا فەرامۆشیکە کاتێک ئەم تحیەت المەسجدە و کردووە و دوو ڕکعات نوێژی سنەتی پێش نوێژەکە ئەەکەی ئەم دوو ڕکعات نوێژی سنەتە قەرەبووی هەمووی ئەو نەقس و خەیاڵانە بۆ ئەکاتەوە کە لە نوێژەکەتە هەیە لە فەڕیزەکەتە کاشەکیان ئەبەم ڕۆحێتەوە بڕۆ ئەجوای نوێژەوە ئەجا بزانە ئەو کەشە بۆ دروستە بێ کە ئەو کاتە ئەگەیتە ئەو حاڵەتەی ئەریحنا بها ئێمە ومانان ئێستا لە مەرحەلەی ئەریحنا من هاي پێغەمبەری خوا سڵ مەزانی خێزانەکانی لە یەک قسەیە هەمویان متتەفقن کە زۆر جار ژنان متتەفق نین لە یەک قسەیە لەمەیە هەمویان متتەفقن ئەفەرمون پێغەمبەری خوا سڵ سەلەم کاتێک کە بانگی ئەفەرموو ئێمەی نەئەناسی فكأنما ئێمە خێزانی ئەو نین ئەوە نە ئیحساسی بۆ دروستە بوو کە بەرەو نوێژەکە بڕوە لەبەرەوە کاشقیان تکا ئەەکەم یعنی ئێمەمانان ئەو نەقسەمان هەیە زۆر جار بۆ کارێکی پەروەردەیی بۆ کارێکی بانخوازی تەنانەت بەرنامەیەکیش زۆر جاری وایە ئیشە چاکەکە کە ئەوەیان ئەساسەکەیە وەلای ئەنین ئەڵێ ئەمەش خزمەتە بەڵام باوەڕ دەبێ ئەمەیان بکە خوای گەورە لەوان تریشا تۆفیقتەیە کە خوازیارم ئەمە زەنگێک بێ بۆ هەموو لایەکمان کە زۆر جاری وایە بەکاری داوی خۆمانەوە خەریکە لە کارە ئەساسیەکە وەلایەنین ئەم کەشە ڕۆحیە پێویستە کاکشەرگیان دنیای سەرقاڵی ئەمڕۆ شوبهات و شەهوات پێویستی بەوە هەیە کە خۆمان قاڵکەینەوە بەم عیبادەتانە چونکە بەرگە ناکرین کاکیاسیگیان دەربارەی نوێژ بۆچی ئێمە خشوعمان نیە لە نوێژە سەبەبەکەی چییە؟ وڵام مامۆستاگیان ئەمڕۆ باری یەکەم باری مادیەکە وای کردووە خەڵک لە بازارە ئەوەنە کێشە و مشاغیلی دارایی هەیە ئەچێتە مزگەوت نوێژەکەکە ئاگای لە خۆی نیە نوێژی چۆنایی کردو نوێژ ئەبێ بەدڵ بیکەیت ئەبێ بە ئیستقامە بیکەیت ئەبێ ئاگاو لە خۆ بێ ئەبێ لایەنی کەم لە سا هەشتای کارەکانی نوێژ جێبەجێکەیت نابێت تۆ بچیتە مزگەوت و نوێژ بکەیت و بێتە دەرەوە و خۆڵی خەڵک ببڕیت و دەستی خەڵک ببڕیت شتیوان نابێت جا نوێژ بووە تام و لەزەتی جاران و لای هەموو کەس نا لای بەعزێ کە نەماوە کردەوەی پێ ناکە کەسابەتی حەڵال دروست ناکە ڕێز و احترام و شخصیات بۆ خۆی دروست ناکە ئەمە نوێژی نوێژ هەر نوێژە و خوا هەر خوایە و لە هەموو کەسی قبوڵەکە ئایا بەڕاستی بۆی بکەیت یان بەڕاستی بۆی نەکەیت تۆ ئەگەر نوێژەکە فەوتێ خەفەتی زۆر پێ خۆی هەر زۆر مامۆستا جەماعەتیشم فەوتێ زۆری خەفەت پێ خۆم بە تایبەتی نوێژم فەوتێت هەروازانم ئەو ڕۆژە مشکم لای خۆم یعنی بەجددی مامۆستا
زۆر بەلامەوە ئەسەفێکی گەورەیە زۆر کەسیش ئاساییە هەر نازانن ئەم خوای گەورەیە ئەم دەسە ساغی پێبەخشیوە ئەم لەشە جوانەی پێبەخشیوە یعنی لەشێکی ساغی پێبەخشیوە قەدری نازانێت بە نوێژێک کە تۆر پاک و تەمیزیە بۆ ژیان جان نەک بۆ ئیسیفادەی قیامەتەم دنیاە کاتیە چی مامۆستا هیچی ئەوەی تیان نییە کە زەلام دڵی پێخۆشکە بەس نوێژەکەیە چنێکە نوێژەکەی بدۆغنە نوێژوێکم لی بێتاقەت نەبووی ناوەڵات من بێتاقەدەم چۆن لێ بێتاقەدەم پیانێ بێتاقەدەر یعنی کە نوێژ نەکەی بێت بەڕاستی چۆن بژین وڵی ناو تەمە کابەر ئارزوی خۆیەتی بە خۆی زانێ ئارزوی خۆیەتی بە خۆی زانێت پێێن محکەما کرێ ئەوە دنیاوە نەبێت تەقەت بدەوەڕێ دەوەڕ نامێنێ یا محکەمە دەکرێ بارز بخۆشی چی وشتاوی دومایدی پارۆ واسدوماتم ئەوان لەوێ نییە هەموو زۆر تا محاسەبەیەکە ئیداکەی بخۆێتی ئەزێکە لەم دنیا هەر هەڵپەڕ چێگری و دنیا خۆی لەکەنەوە کۆمەڵە شتێکە ڕەنگە بێ بە گرفت بۆ نوێژەکەت لە خۆتیان دوور خەرەوە بۆ نمونە ئەگەر تۆ تەنگەتاوی بۆ جۆرە نوێژ مەکە بڕۆ دەست نوێژێکی تاو بگرە بۆی دڵت لای نوێژەکەت بێ برسیتە زانەکانە فەرمونە گەر برسیت بۆ گەر خواردن حازر بوو لەو کاتەیە بەس بە مەرجێک وەختەکە زایع نەبێت چکە کاتی نوێژەکە خۆی فەزلی زۆر گەورەیە هەیە کە لە وەختێ بانگە فەرمیەکسە لەو کاتەیە نوێژ بکەیت لەبەرەوە ئەگەر خواردنێک حازر بوو زانی دڵی لای خواردنەکە بێنانەکە بخۆ ئینجا نوێژەکە بکە بۆی بە تەواوی ئامادەی ناو نوێژ بیت لە حوزوری خوای گەورەیە بوەستیت چەند خۆشە ئینسان بەدڵ لە خزمەتی خوایە بێ خشوعی هەبێ گردن کەچی هەبێت زانایە کە فەرمێت ئەفەرمێ وەڵڵاهی من لەزەتم لە نوێژ نەبین لە هەموو ژیانما چێژێکم لە نوێژ بینی بێت شەوێکیان بوو بە تەنها بووم شانزەیە حەڤەلا پڕی ئیمامی غەزالی هەیە کە باسی الخشوع في الصلاتەکە لە ئیحیا علوم الدینەکەی ئیمامی غەزالیە ئەفەرمێ منیش نوێژەکەم نوێژ عیشا بوو کەسم لا نەبوو چۆڵ لە شوێنێکی تەنیایە بووم دانیشتم هەر شانزە حەڤەلا پڕەکەی ئیمامی غەزالیم خوێندەوە لەسەر نوێژ دوای ئەوە نوێژی عیشام کرد ئەڵێ نوێژێکم کرد لە هەموو ژیانما نوێژی ئاوا بە چێژ و بە لەزەت و خۆش و پڕمەعنام ئەنجام نێاوە لە خزمەت خوای گەورەیە ئەی چۆنە هەموو نوێژەکانمان بۆ جۆرە بێت چەند گرنگە هەموو نوێژەکانمان بۆ جۆرە بێت لە لای گەنج بۆ یعنی گرنگی بە نوێژ نادرێ بۆ گەنجی ئێستا بە تایبەتی ژمارەیەکی زۆر لە گەنجێکە بیر لەوە ناکاتەوە نوێژ بکات یعنی ئیسا بۆچی نوێژ ناکەن هۆکارەکەی ئەگەرێتەوە سەر خۆیان زیاتر تۆڕە کۆمەڵایەتەکانە موبایلی ئای مەشغوڵی موبایل و ئینتەرنێت و ئەو شتانێ یعنی کاتەکە نابەخشێ بە نوێژەکە ئەیا بە موبایلەکەی هەمووی هۆکارەکەی ئەوێ ئیسراحەتەکە لە موبایلەکەی تا نوێژەکە یعنی سە تۆ تەجروبەی نوێژت هەیە گیان بەڵێ تا ڕادێ کامیان ئیسراحەتە زیاترایەتی ڕۆحیەن زیاتر دڵنەوایی تەکات دڵتەیاتەوە یعنی سە لە تۆڕە کۆمەڵاتەکان ئینسان چی ئیسفادەیەکە جارێ هەیە تۆ بە تایبەتی ئەوانەی کە بە دوای شتی ینی عادەتی ئاگەڕێن بە شتی هاکەزایی ئاگەڕێن بەڵام سیرەکی دڵیان هەر ئیسراحەت ناکە بە سەعات بە 2 سەعات بە 3 سەعات لەسەر تۆڕە کۆمەڵاتەکانە مینۆ لە هەموو بەرنامە جیاوازەکان بەڵام دوای ئەوە هیلاکە چاوی هیلاکە مێشکی هیلاکە ڕۆحی هیلاکە بەس دوور کەعات نوێژ بە دڵ بیکەیت ئەو پڕی ئیسراحەتی ڕۆحی تاتێ پێش ئەجرە قیامەتێکە بەتاکی دوایە ئەو کەوتم موبایلەکە بەس کار بەسەبردنە هیچیکە سوودێکیشی نییە بەس نوێژەکەوان ینی دەبێنێ مەرتاحە بێ پێی کاتێکی نوێژەکەی بەستێک بڵێنچی ئێستا جناب لەم دوکانە ئیشەکەی ئەم دوکانت ڕەنگە چەند جار گۆڕانکاری بەسرە هاتوو بڵین بۆ نمونە تازە کراوەتەوە سەماشەڵا دوکانێکی ڕێکوپێک و یا سوپەرمارکێتی گەوری جوانە تازە کراوەتەوە نوێ کراوەتەوە ینی لە 10 ساڵ پێشی سەوان نەبووە بڵین 5 ساڵ هەر 2 ساڵ جارێ دەستکاریکی باشەکرێت ئەی ئێمە چۆن دەستکاری خۆمان نەکەین بۆی کە نوێژەکانمان باش بکەین ینی بینی ئێمە و خوا زۆر گەورەیە ئەگەر خوا یەک جار لە عمری ئینسانە ئیزنی ئینسانی باە کە یەک جار سوژدەی بۆ بەرێ فرسەتمانە هێنا بزانین ئەو ڕۆژەکەیە کە سوژدەکەی بۆ بەرین بەس لە ڕۆژێکا بەلای کەم و 5 جار 7 ڕکعات ئیزنی یامین بشینە خزمەتی بۆی دەردە نەخۆشی دەرونیەکانمان چارەسەر بکەین و ئەجرە گەورەکەی قیامەت وەدەست بین و نزیک بینەوە لەو بۆچی ئەمە ناکەین وەڵای کەوتۆ سەر ئینسانەکە خۆی یعنی
ئێستا من ناتوان بەناوی هەموو کەسێکەوە قسەکەم چونکم هەرێکە و بیر و بۆچوونێکی هەیە بەڕای من هەروە کارێکی دیاریکراوی نێویش هەیە کە تۆ هەسە خۆیان چون ئێستا کابرا خۆی کە نایە بیکات موبایلەکەی خسۆتە پێش ئەوانێ ینی تۆ ناتوانێت بچی قەنەعات بۆ بکەیت هەتا بە هێواشی بیکەی خی گەورە زیاتر خێر و پاداشت بۆ نووسێ وەڵەنجا ئەتر هێواش بیکەی لەو دنیاش لەگەڵ پێغمەری خی گەورە کە بێکەوە بیت چێژێکی خۆشتری هەیە بۆت هەتانە نوێژ بمێنیتەوە سوودی زۆرترە چ نوێژێک زیاتر تۆ دڵ ئیسراحەتەکاتیان وڵای زیاتر نوێژ ئیشا و بەیانیان ئەو دو نوێژە زۆر تا بە جەماعەت بیکەی خێری زیاترە چێڵی بەو گەنجانەیە وەکو خۆت کە نوێژ ناکەن ینی پیانەڵی چی؟ وڵای پیانەڵە نوێشکەن باشترە بۆ خۆیان بۆ دنیاش و بۆم دنیاش نوێش باشترە لای خەڵک متمانیان زیاترە بێ دڵ و دەرونیان ئارامە بێ واز لە کافتریا ئەو شتانە بێن باشترە نێرگەل لەو جگەرەوە ئانەوازی لێبێنن باشترە خەڵک ڕۆکاتە نێرگە لە جگەرە عراق بیرە ئەم شتە خراپانە یاخود دوو لە ڕووی جەنابەت دوای ئافرەت و عیشق و ئەم شتاناکەوێ بۆی دڵی ئیسراحەت بکە ئایا خوا دڵ ئیسراحەت بەوە ئەکا یاخود بەوەی کە دوور کە نوێژ لە بڕخوا ناوەڵا دڵ بە دوورکان نوێژ ئیسراحەت دەکات سوورەت دوو سوورە بخوێنی زۆر لەو شتانە باشترە ئارەوەڵا ئەنجا هەتاوەکوونێ سوورەت زیا بخوێنی دڵ پاگە بێتەوانێت لە شتە خراپەکان وەختێ تۆ ئارەق زۆرەکەیت گەرماتە یان زۆر سەرماتە وەسائلی بدۆزەرە بۆی کەەوە ئەم ینی گەرما و سەرمایەت لا بچی اینجا نوێژەکە بکە بۆی بە تەواوی ئاگال لە نوێژەکە بێت چکە نوێژ خۆراکی ڕۆحەکەتە ئەبێ ئەم جسمت حازر بکەی ئامادە بێ هەتاوەکو ئیزعاجە نەکا ینی لە خزمەت خۆی گەورەیە چکە تۆ بە ڕۆح نوێژەکەی قەینا جستێ قاڵبێکی جستەیەچێتە ناو نوێژ بەش ڕۆحەکەت نوێژەکە ڕۆحەکەت میعراجەکە تۆچێتە ئاسمانەکان وەختی ئەزانی خەیاڵ زۆرە ڕوات لە ناو نوێژە ئەتوانی چاوت ببڕیتە ئەو شوێنی نوێژت زانیت هەر خەیاڵتە ڕوات یعنی هەر ئاگال لە نوێژەکە نامێنێ ئەوە چاوت دابخە بۆ ئەوەی بە تەواوی خوشوع بۆ دروست ببێت لەبەرەوە یەکێک لە زانەکانە فەرمێ نوێژی ڕاستەقینە بریتە لەوەی کە تۆ نەزانی کێ لە لای ڕاستە و کێ لە لای چەپتا نوێژەکەات ئەو وەنە ئاگال لە ناو نوێژەکە بێ ینی هەر بیر لای ئەوە نەبێت کێ لە ملالاتە نوێژەکە ئاخر بۆ یەکێ لە زانەکان یەکێ لە خواناسانە فەرمێ دیوارێکی مزگەوتەکە یاخود لایە لە مزگەوتەکە ڕووخا پێی نەزانی حتا فەرمێ کاتێک کە نوێژیە کرد لە ناو ماڵ و مناڵ و ناو قەرەباڵغی ئاگە نوێژی بکردایی فەرموو گرنگ نییە ئەوە قسەی خۆتان بکەن چکە بە هیچ جۆرەیە گوێم لە ئێوە نییە و ئاگام لێتان نییە ئێمە ئەبێ زۆر زۆر نوێژ بکەین زۆر بە خشوعیشەوە بیکەین هەتا بگەینەوە پلە مەقامانە ئینشاءڵڵا تا خوا پێمان بگەینە چکە ئەگەر خوای گەورە بزانێت تۆ عەبدێکیت زۆر بە دوای ئەوە ئەگەڕی بە دڵ نوێژ بکەی خاشعبی دڵت لای نوێژەکەت بێ ئینشاءڵڵا پێتەیە خوای گەورە دۆڵەمەنە ڕەحمان و ڕەحیمەوە کوتبان لەبەرەوە ئەی بەخشێ پێت ئەو نوێژەی کەوا زۆر مەقامی بەرزە چەند خۆش ئێمە لە هەموو ڕۆژێکا پێنج فەرزە ئەم نوێژانەمان وەکو خۆی لێ قبول کرابێت ئەگەر لێمان وەرنەگیرێ پەنا بخوا ئەی لە عقوبەوە نزیک بێ خۆ ئەگە بەعزی نوێژ هەیە بەعزی کەس کە نوێژەکە یا خۆمان کە نوێژێک ئەکەین خۆت بۆ خۆتە زانی کە ئەمە لە سزاوە نزیکترە تا لەوەی ئەجری دەستکەوێت بە پەل یەکسەر خێرا نوێژەکەم ڕەنگە ئەحکامە شەرعیەکە یاخود ئەوەی کە پێوترێ نوێژنەکەر نەبیت نوێژەکەت وەکو لە ناحیە فقهیەکە کردبێ بەس لای خۆی گەورە ڕەنگە باڵە مێشولەیەکە بۆ نەنووسرابێت هیچی بۆ نەنووسرابێت ئەو کەسەی لە دوای دواوە نوێژەکات ڕەنگە ئەو کەسەی یەکەم کەس بێت کە مەقامی لای خۆی گەورە لەو نوێژەیە بە یەکەم بۆ نووسرابێت بۆ چونکە خاشع بووە مەرجنیە لە سەفیەکەما بوو بێت لەبەرەوە با زۆر ئاگامان لەوە بێت کە چۆن نوێژەکەمان بەخشوعەوە بکەین چۆن لە ڕۆتین دەریکەین ئێمە گیرۆدەی دەستی ڕۆتین بووین یعنی ڕاهاتوین هەر لە مناڵەوە ڕاهاتوین نوێژەکەین وەڵا ناتوانم نوێژەکانم نەکەم نەباڕانەین با ڕابین لەسەر ئەوەی بەڕاستی هەموو نوێژێ گۆڕانکاری لە خۆمانە بکەین هەموو ڕۆژێ پەیوەندیەکەمان بەهێز بکەین هەموو ڕۆژێ هەست بکەین کە نزیک بووینەتەوە زیاتر لە خوای گەورە مەقاممان دەستکەوتووە ئەی باشە ئەگەر ئێمە لە نوێژەکانە چاوەڕوانی مەقام و پلە و پایەنەکەین لە خوای گەورە ئەی لەکوایکەین ئەی کەی دەستمان کەوێت خۆ دوو ڕۆژتر ئەمرین و تیا ئاچین پیرە بین و توانەکانمان نەمێنێ مێشکمان لای خۆی نامێنێت ئەخڵەفین و ناتوانین ڕکعاتەکانی خۆمان بژمێرین ئەم کاتێک کە ئێستا هەتە کاتێکی زێڕینە بیبەخشە بەخوای گەورە کەس بەقەت خوای گەورە بە وەفانیە بۆ تۆ کەس بەقەت خوای گەورە تۆی خۆش ناوێت نە مناڵ نە ژن نە مێرد نە
خزم و کەس و کار نەعاشرە نەچەکدار و دەوروبەر و حیمایە و حیزب و سیاست و چی و چی هیچ کەس بەقەت خی گەورە تۆی خۆش ناوێت لەبەرەوە ئاگال لە نوێژەکەت بێن ئاگال لەوە بێت کە ڕەبتت پەیوەندی لەگەڵ خی گەورەیە زۆر بەهێز بکەم خی گەورە ئەو نوێژەمان پێ ببەخشی خەڵاتێکی زۆر گەورەی ئازانم زۆر گەورەی ئەم خەڵاتە ئەگەر خوا بیا پێمان ئەگەر ئەم دڵەمان ئامادەی نوێژ بێت حەڵال خۆر بین نزیکە بینەوە لەو نوێژەی کە خوشوعیتیا بێت حتا دەست بلەرزێ لە حرامەکان بلەرزێ لەوەی کەوا شوبهاتێک پارەیە کە شوبهەی تایە گومانی تایە بلەرزێ لەوەی کەوا تۆ معاشێک پارەیە وەربگریت و حرام بێ پێت ئەوان نوێژەکەت باشترەکەیت ئەو مزگەوتەی کەوا تۆ نوێژی تیاکەیت ئەو مزگەوتە زۆر زەڕورەکە ئەو پارەی تیا سەرف کرا ئەو خەڵکی کە پارەیان ناوە بۆ مزگەوتە پارەی حەڵال بوو بێت چکە ئەگەر بیناکە بە حرام دروست کرابێ و پارەی حرام بیناکرابێت خوشوعی نوێژەکەی تۆش تێکەچێ لەبەرەوە خی گەورە ئینشاءالله مەقامی نوێژمان و پلە و مەقامی نوێژمان لەبەر چاو ڕۆشن بکات خی گەورە ئیسیعداد و ئامادەی دڵمان پێ ببەخشێت تا لەو نوێژانەیە بژین و بۆ ئەو نوێژانە بژین تاوەکو فریامان کرد لە ناو گۆڕەکانمان کە یەکەم پرسیاری نوێژمان لێکرێ لە مەحشەرا کە یەکەم پرسیار ڕەنگە لە پردی سیراتە تەنها شتێک کە زۆر دڵخۆشکەر بێ بریتی بێ لە نوێژەکانمان کە فریامان کرد لەبەرەوە ئینشاءالله با نوێژەکانمان وەکو خۆی ئەنجام بدەین. جەنابەت لە چەند ساڵیەوە نوێژەکەی؟ لا قوربان لە عەمری 7 ساڵیەوە کە بە بیرمێ نوێژ و ڕۆژووە بێ. 7 ساڵ لەکوێ؟ لە کەنار. وەختێ مناڵ بووم زۆر مناڵ بووم کە ڕەمەزانە بوو دایکم هەڵی ناساندم لە داخانە منیش نەمەشکان وتمدا بە تف ئەشکێکتی بەڵێ حتا نیوەڕۆی حرتمە کردەوە خەریب و جانم دەرەچوو کابراایەکم توش بوو خوێندەوار بوو حاجی کەریم تێوە بۆ ڕۆڵە تڤەکەیتەوە تمەڵا قوربان دایکم بۆ پاشێوێڵی نەساندوم و منیش نەمشکاندووە و ئەڵێ بە تڤەشکێتی نە بە تف ناشکی وڵایتر لە وەختەوە وابزانم 2 ساڵ نامگرت 2 ساڵەویش بە دوایی گرتمەوە ئەراوەڵە هەرگرت. نوێژ چی داوە تۆ چی پێشکەش کردویت یعنی نوێژ ئەیسان نوێژنەکە چی بکە یعنی ئەبێ نوێژنەکە چی بکە لە دنیا؟ وەڵڵاگە نوێژنەکەی تۆ ینی ئەوەڵەن ئیسراحەت ناکەی ئەگەر خۆفی خوارد لە دڵا بێ و خوا پێغەمبەر خۆش بوێ ئەگەر نوێژنەکەی ئیسراحەت ناکەی اینجا کە نوێژت کرد ئیسراحەت دەکرد واجبی خی گەورەشە فەرزەکەت بەجێهێناوە ئەوخوای گەورەش پێخۆش. ئێستا من بینیم نوێژە عەسرت لەم باخەیان بقەبایەکە داخست کرد و بقەباکەت کۆ کردەوە کە نوێژت کرد لە وەختی خۆیان نوێژەکانەکەی هەر بانجی فەرمووی کەم هەرڵات هەر بانجی فەرمووتی ئەڵڵاه پەر لێبەوە نوێژەکان مەکە ئەگە نوێژێکە خوا نەخواستە بفەوتێ خەفەتی بۆ خۆی فەوتێ زۆریش هەراوەڵا چونکە ینی من لە حەدیسا گوێم لێ بۆ وا چم پێک و ئەگەر نوێژەکەت بفەوتێنی ئەو نوێژە شکاتت لێکە لە لای خۆی گەورە شکاتت لێکە ئەڵێ خوا ڕسوات کە وەک منە ڕسوا کرد خەفەتی زۆر لێ بەس مچین بێ ئیشەڵا نە ڕێژەکەوێ فەوتێ ئەوە بەس ئەی ژێرمەوە. ئومێ دەکەی ئەو نوێژانە لەکوێ ئەفریاد بکەوێت؟ وڵا لە ڕۆژی قیامەت فریامکەوێ بەشکێ بیشەڵا ببێ بە ڕەزابوونی خوای گەورە لە قوربانم. چیتان ماوە لەسەر نوێژ لەسەر تاعاتی خوا خەڵکی ساڵحە زۆر بینیوە جەنابە تەمەنێکە هەیە ینی خەڵکی خواناس و عالم و خواناس کە نوێژی زۆر جوانیان کردو. ئەرەوەڵا زۆرم دیوە ئەرەوەڵا زۆر کەسم دیوە یعنی ئەچوین لە دێ خۆمانە هەر لە دێکەی خۆمانە پیاوی تیا بوو ئەچوین بۆ گەڵەکردن بەیانی دەستنوێژێ شت نوێژی عەسریشی پێ کرد قەت نەیە هێز نوێژەکەی پچیانی زۆر کەسم دیوارەوەڵە زۆر دیمە چەند کەسێکشم دیوە هەتا بەیانی ناخەوێت تا دەورنی شەو نوێژیە کرد وڵا ئەو ساش هەرەوەڵە خوێنداوارەکان هەیە
بە پەلەپەل نوێژەکە هەرسەرە کتێبە عەرزە ئەو نوێژە ئیسفادەی هەیە یان ئەبێ نوێژێ زۆر بەهێمنی و دڵە لای بێت و خۆی ئەبێ سێکەڕت بڵێ سبحانە ڕەبی الأعلى سبحانە ڕەبی الأعلى نابێ دەندوک لە تەیرێک دەرنوک لە عەرزبەیە و بە عەمەل نایە ناوەڵە دروست نییە نوێژەکە نوقسانە چی بکەین بۆی کە دڵمان لای نوێژەکە بێ خەیاڵمان نەڕوات وڵایە بێ شەیتان بە نەعلەت کەی و اینجا دڵیش لای خوای گەورە بێت چونکە تۆ لە حزوری خوای گەورە وەستاوی هەرەوەڵە لقا لەگەڵ خوای گەوراکەی بەنا بگرین بەخوا لە نەبوونی خشوعی ناو نوێژەکانمان حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم فێرمانەکات کە بڵێین اللهم إني أعوذ بك من علم لا ينفع ومن قلب لا يخشع ومن نفس لا تشبع ومن دعوة لا يستجاب لها يا رب پەنات پێگرم لە زانستێک کە سوودی نەبێت لە دڵێک گردن کەج نەبێت لە نەفسێک تێر نابێت لە دوعایەک کە گیرا نەبێت دنیایەک ناونیشانی سەرابی فێرکراین ڕوخساری ساختەی زانستی پێوەنرا و عمرێک ئالوودەی بووین و هیچمان بە هیچ نەکرد ئیتر دڵی لە کار خستین دڵ نەما و وێران بوو دڵمان پڕ بوو لە دەغەڵ پڕ بوو لە ئەغیار و دەستی دۆستی لێبڕا ئەگەر ئێمە دڵمان دەناردە لای سالاری مەدینە صلی الله عليه وسلم کێی توانی لەم هەموو دەردەی بەئاڵێنێ ئێستا چی لەم دڵە بکەم هەزار فرسەخ لە خشوعەوە دوورە کە ئەمە حاڵی دڵ بێت نەفس بەچی تێرە بێت وەختێ لە دەشتی کەربەلا سەدان حوسەینی کوشتە بێت چۆن سڵ لە کوشتنی کۆتر و بولبولەکات نەفس هار و سەرگردان و دێوانەی دوای ئارەزوەکانە و لە هیچ شوێنێ ناسرەوێت ئیتر دەستی ساردی دوعا و دڵی خاڵی و نەفسی هاری گوناه چی لە زمانی پڕدوعای بێوەڵام بکات خوایە پەنامان بدە